ئینسان بە سروشتی خۆی ئەگە فیتڕەتی پاک بێ بەردەوام حەزی بەوەیە، شەیدای ئەوەیە، عەوداڵی ئەوەیە کە لەگەڵ کۆمەڵە خەڵکێکی دەوروبەریدا تەبا بێ، بە یەکەوە بژی، لە یەکدا نەبڕێ. ئینسان بە فیتڕەتی پاکی خۆی کە خۆی پەروەردگار لەسەر ئەو فیتڕەتە دروستی کردووە، ڕقی لەوەیە لە خۆشەویستانیدا ببڕێ. دابڕان لە کەسانی نزیکت، لە بنەماڵەکەی خۆت، لە دایک و باوکت، لە خوشک و برات، پاشان لە خزم و کەس و کار و هاونیشتیمانیانی خۆت، هاو زمانانی خۆت. زۆر قورسە، دەردی غەریبایەتی دەردێکی گرانە. مرۆڤ ئەگەر فیتڕەتی پاک بێ بەردەوام حەزی بە تێکەڵی کەسانی نزیکی خۆیەتی، ئەو کەسانەی کەوا لەگەڵیاندا دەژی، لەگەڵیاندا گەورە بووە و پەروەردە بووە. بۆیە دابڕان لە کەسێک وەکو سزا بەکاردەهێنرێ. ئەوە تا کەسێک کە لە یاسادا لە قانوندا تاوانێک دەکا و بەسەریا دەچەسپێ، دادوەر بڕیاری زیندانیکردنی دەدا. زیندانیکردن بریتیە لە دابڕینی ئەو مرۆڤە لە ئازادی و بریتیە لە دابڕانی لە خۆشەویستانی، دوورکەوتنەوە لە بنەماڵەکەی، لە ئازیزانی، لە هاوڕێیانی پێشووی، لەو کەسانەی کەوا لەگەڵیاندا ڕاهاتبوو دڵی پێیان دەکرایەوە، دەڕواتە ئەو دیوی شیشەکانەوە و ژوورە تاریکەکانەوە و ئەگەر هەموو خزمەتێکیشی بکرێ، ئەوە گەورەترین عقوبەیە کەوا مرۆڤ زیندانی دەکرێ و سجن دەکرێ. بۆیە لە ئاینی پیرۆزی ئیسلامی ئێمەشدا زۆر گرنگی بەوە دراوە کە مرۆڤ دانەبڕێ، کە مرۆڤ بە یەکەوە تەبا بێ، بە خۆشەویستی بژی. ئیسلام دینی فیتڕەتە، ئەوەی کەوا لە ناو ناخی مرۆڤدایەوە بە پاکی ماوەتەوە، ئیسلام دێ کاری لەسەر دەکا. ئەوێ بەو پاکێتێ بمێنێتەوە و تێک نەچێ و لێڵ نەکرێ و بەلاڕێدا نەبرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی گەوهەرینیدا کە هەموو گەوهەرەکانی دەمی ئەو زاتە، ئەو سەروەرە، ئەو خۆشەویستەمان، ئەو ڕەسوول الله صلی الله علیه وسلم بەڕاستی دەبێ و شەبە و شە لەسەری بوەستی. یەک فەرمودەی زێڕینی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ زانایەک، هیچ فەیلسوفێک، هیچ کۆمەڵناسێک، هیچ دەروون ناسێک هەتا ئێستا و هەتا قیامەتیش دڵنیابن ئاوا بە جوانی پێی پێ نەبردووە. بۆیە با بگەڕینەوە خزمەت فەرمودەکە، بیخوێنینەوە و دەرسی ژیانی لێوەرگرین. لا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا ولا تقاطعوا وكونوا عباد الله إخوانا. سەرەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت ڕق لە ناو دڵە بەرامبەر یەکتری کۆمەکەنەوە. سەرەتا مرۆڤ ئەبێ ئەو ڕاستیە بزانێ کە بەریەککەوتنی دەبێت لەگەڵ نزیکترین کەسەکانی خۆیدا. وەڵاهی مرۆڤ لەگەڵ منداڵەکانی خۆیدا بەریەککەوتنی دەبێت. ئایا جەنابەت کە مناڵتان هەیە و خوابی بەخشێ بەوانەش کە نیانە، بەڕێزان بینەرانی بەڕێز ئێوەی خۆشەویستیش، قەت بووە بڵێ وەڵاهی ڕۆژێ مناڵەکەم بێدڵی منی نەکردووە؟ بڕواتان هەبێ ساڵحترین منداڵی سەر زەوی ناکرێ لە منداڵیەوە هەتا گەورەبوون کە دەبێتە خاوەنی ژن و منداڵیش ڕۆژێ قسەیەک بەدەمیان نەهاتبێ کەوا هۆکاری نەبوو بێتە هۆکاری دڵگرانبوونی تۆ. نیشتیوە بۆ دەبێ هەر ئەواش بێ ئەو تەمەنی لەگەڵ تەمەنی تۆ جیاوازە، ئەو ژینگەی ئەوی تێدا لەدایک بووە، ئەم بارودۆخی ئێستای ئەو لەگەڵ بارودۆخی منی تۆی دایک و باوکە زۆری فەرقا. ئەو هاوڕێیانەی تۆ جیاوازن لە هاوڕێکانی ئەو ئەگەر تەنانەت ساڵحیش بن، زەمەنەکە گۆڕاوە لە نێوانتاندا. بیرکردنەوەی ئەو ئێستا بە جۆرێکە، خوێندەواری ئەو بە جۆرێکە، قوتابخانە و خوێندنگەی ئەو لەگەڵ ئەوەی ئێمەی جاراندا بە جۆرێکە. بۆیە دەکرێ کارەکانی، ڕەفتارەکانی، قسەکانی، هەڵسوکەوتەکانی، جۆری جلو و بەرگەکانی ئەتەنانەت ئەگەر لە شەریعەتیش نەچێتە دەرەوە، ناشەرعیش نەبێ، بەو شێوەیە نەبێ کە دڵی دایک و باوک ئاوی پێدەخواتەوە پێی ئیسراحەتە. بۆیە ئالێرەدا لە ناو بینی دایک و باوک و منداڵەکاندا، پاشان بڕۆ بۆ ناوانی خوشک و براکان. ئایا دەکرێت براکانی تۆ ڕۆژێک قسەیەکیان نەکردبێ کە گرد بە دڵی تۆ بگەیەنێ؟ خوشکەکان بۆ خوشکەکان، براکان بۆ خوشکەکان، خوشکەکان بۆ براکان لەناو ئەم خێزانەدا کە لەسەر سفرەیەک نان دەخۆی لە مناڵیەوە بە یەکەوە گەورە دەبی و پاشان کە هەر کەسش دەچێتە ماڵی خۆی لە کۆڕ و دانیشتنەکاندا، لە هەڵسوکەوت و مامەڵەکاندا
ئایا دەکرێ بڵێ وەڵی هەمومان دەبێ چیمان بێ بە دڵی یەک ڕۆژێک لە ڕۆژان قسەیەک دڵی یەکتری ئازار نەدابێ شتی وا مەحاڵە پاشان بڕۆ بە ناو خزم و کەسوکارت هەروەها بڕۆ بۆ سەر پیشەکەت و هاوپیشەکانت ئەمجا بۆ ناو ئەوانەی کەوا بە هاوڕێی خۆتیان دەزانی و لێیان نزیکی و ئاگەتان لە کۆمەڵک نهێنی یەکتری شەیە بە دڵنیاییەوە لە هەموو ئەو بە یەککەوتنانەدا ئەو بە یەکەوە ژیانەدا دڵ گەردەگرێ وشەیەک دەبیستی کە حەزت پێی نییە وا دەزانی کە بەرەو ڕووی تۆ بە ئەنقەست کراوە بۆیە لە ناو دڵ تا شتێک دروست دەبێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خاڵی یەکەما فەرمووی بۆ ئەوەی دانەبڕێ لە خەڵک بۆ ئەوەی خەڵک لێت دانەبڕێ بتوانی ئیدارە بکەی لەگەڵ خەڵکە ئاگات لە خاڵی یەکەم بێ لا تەباغەضوا بغز لە دڵتاندا کۆمەکەنەوە ڕق لە دڵتاندا کۆمەکەنەوە چونکە ئەو ڕقانە سەرەتا وەکو نوکی پەڕەیەکی سپیە دڵت لەوحێکی سپیە دڵەکەت کە هەر وەختێک ڕقل لە کەسێک بوو نوکە قەڵەمێکی ڕەشی دەگەیەنی تێ جاری دووەم بەرامبەر بە کەسێکی تر دیسانیان هەمان کەس ڕقێکت بەرامبەر بە دروست بوو نوکە قەڵەمەکە دەگەیەنیتە سەر شوێنەکە و پۆینتەکە پنتەکە فراوانتر دەبێت وردە وردە لە زەمەنی ساڵێکە 2 ساڵدا بەرامبەر بە فڵان کەس یان بەرامبەر بە چەند کەسێک کە وردە وردە ڕقەکانت کۆ کردوێتەوە ئەم غەرەز و بوغزەی ناودڵ پانتاییەکی گەورە لەو حەسبیەکەی دڵتا دەردەخا بەبیندرێ هەموو خۆت هەستی پێ دەکەی وردە وردە پەڕەسپیەکەی دڵت ڕەش بوو دڵەها دڵن دڵ فڵان کەس بەرامبەر بە فڵان کەس دڵی ڕەش بووە ئێمە خۆمان ئەو قسەی لە کوردەواریدا زۆر بەکاربێنین یان خۆمان وتومانە بەرامبەر بە فڵان کەس دڵم ڕەش بووە باوەڕ ناکەم جارێککە بیبورم حەز بە بینینی بکەم